پیاوی شەڕا قورسەکان کرای ئامان چیرۆکی جەنەڕاڵی تەرمای حیزبوڵڵا چییە؟ ئەو کەسەی ئیسرائیل کردی ئامانج کێ بوو؟ بۆ ئەمریکا خەڵاتی گەورەی بۆ کوشتنی دیاری کردبوو. ئیسرائیل بۆ سوور بوو لەسەر کوشتنی. دوژمنە سەرسەختەکەی ئیسرائیل دوجار لە بەیروتی پایتەختی لوبنان کرای ئامانج. ئەو دەمێک بۆ ئیسرائیل و ئەمریکا تینوو بوون بە خوێنی. ئەو ئەبوو عەلی تەباتەبایی بوو کە ناوەڕاستەقینەی یەکەی هەیسەم عەلی تەباتەباییە. لە ساڵی 1968 لە باوکێکی ئێرانی و دایکێکی لوبنانی لەدایک بووە. لە باشووری لوبنان گەورە بوو لە تەمەنی گەنجیدا پەیوەندی بە حیزبوڵڵای لوبنانەوە کردووە. قۆناغ بە قۆناغ لە نێو حیزبەدا پلەی بەرز کراوەتەوە. دوایین جار کەسی دووەمی حیزبوڵڵا بوو. ئەو بۆ زەمانێکی زۆر فەرماندەی هێزەکانی ڕەزوان بوو لە سووریا. ئەم هێزە تایبەت بۆ بەکاروکردەوەی تایبەت لە ناوخۆ و دەرەوەی لوبنان و با دەڕەندەترین هێزی حیزبوڵڵا ناسراوە. هێزی ڕەزوان جگە لە ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل هاوکاری ڕژێمی پێشووی سووریای دەکرد لە ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارە ئۆپۆزیسیۆنەکان. تەباتەبایی سەرپەرشتی چەندین ئۆپەراسیۆنی گەوری ئەو هێزەشی لە یەمەن کردووە. ناوی ئەم کەسایەتیە و کاتە هاتە نێو میدیا کە لە ساڵی 2015دا ئیسرائیل ژمارەیەک بەرپرس و فەرماندەی ئێرانی و لوبنانی لە سنووری قونەی تەرەی سووریا کردە ئامانج و تەباتەبایی لە نێو ئەو کەسانەدا تەنها کەس بوو کە ڕزگاری بوو. لە 26 تشرینی یەکەمی ساڵی 2016دا وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڕیاری دەست بە سەراگرتنی هەموو سەروەتەکەیدا. لە ساڵی 2020ەوە پرۆگرامی پاداش بۆ دادپەروەری ئەمریکا خەڵاتی 5 ملیۆن دۆلاری بۆ ئەو کەسە ڕاگەیاند کە دەبێتە هۆی دەستگیرکردنیان کوژرانی. دوجار دوای ئیسرائیل لە باشووری لوبنان بە هاوکاری ئەمریکا کردی ئامانج. تەندروستی لوبنانیش دەڵێت جگە لە کوژرانی کەسێک 21 کەسی دیکەش بریندار بوون.